ژینگە هەموو شتانە ئەکرێتەوە کە لە دەوروبەرمانە کارمان لێ ئەکەن و کاریان لێ ئەەکەین. کەواتە ئەگەر هاتوو بتوانین هاوسەنگی بپارێزین لە نێوان خۆمان و ئەو شتانی کە لە دەوروبەرمانە کاری تێەکەین کەواتە هاوسەنگی ژیانمان پاراستووە. بەڵام ئەگەر هاتوو هەر کێشەیەک ڕووبات یاخود لاسەنگیەک ڕووبات لە پاراستنی ئەو هاوسەنگیە ئەبێتە هۆی پیسبوونی ژینگە. خۆشمانەزانین کە پیسبوونی ژینگەیەکێکە لەو هۆکارانەی کە بەڕاستی ژیانکردن تایە ئەستەمە. پیسبوونی ژینگە لە ڕووی ئاوهەواوە بێت یاخود خاکەوە بێت یاخود هەر گۆڕانکارێکی تری کە ڕوو بدات. هەرچەندە ژینگە دۆستان زۆر هەوڵی ئەوەیان ناوە ژینگە لە هەموو ڕۆکانەوە شوێنە ژینگەکان یاخود ئەو شوێنانی کە زۆر چڕی دانیشتوانین لەسرە بیپارێزن، بەڵام بەهۆی چڕی دانیشتوانە و زۆربوونی دانیشتوان و بەکارهێنەرانەوە بەردەوام ژینگە لە پیسبووندایە. بۆی هەر تاکێکی ئێمە پێویستە لەسەر شانمان کە پارێزەرێک بین بۆ ژینگە بۆ مانەوەمان بۆ بەردەوامیمان بۆ نەوەکانی داهاتوومان کاتە ئەبێ ئێمە پارێزەری ئەو ژینگەیە بین کەسیایین. سووتانی سروشت یاخود سووتانی ژینگە بە مانای ژیانیە، یعنی ئەگەر هاتوو تۆ ژینگەت نەئارام بوو یاخود ژینگەیەکی ناتەندروستت هەبوو کاتە ژیان تایە بەردەوام نابێت. بۆیە پێویستە لەسەر هەمومان پاراستنی ژینگە بکەینە ئیشی سەرەکیمان و سووتانی ژینگە یاخود با بڵێن سووتانی ئەو دارستان و پوش و پاوەن و هەر شتێک بێت لەو سووتانی خاک بێت. زیاتر هۆکارەکەی دوو هۆکاری هەیە، هەم سروشتی و هەم دەستکرد. سروشتێکە بەهۆی هەورێتریش خەبێت یاخود هەر هۆکارێکی گڕکردنین بێت، بەڵام ئەوی تری زیاتر دەستی مرۆڤەکانەتی هەیە. ئیتر ئایا بە دەستی ئەنقەز بێت یاخود بە هەر هۆکارێک بێت سووتان بۆ خاک بەڕاستی کێشەیە، چونکە ئەو خاکە تەنها تۆ کە خاکێکە سووتێنی تەنها سووتان نییە بۆ خاکەکە، بگرێت چینی سەرەکی خاکەکەیە کە مادەی خۆراکی و هەروەها ئەو زیندەوەر و کرم و مشەخۆر و بەکتریانەی کە لە ناو خاکە سوودیان هەیە بۆ ڕووەکەکان تۆ ئەمان ئەسووتێنیت، کە ئەمە ئەبێتە هۆی لە داهاتووە هەم کێشەیە و هەم بۆ ئەو زەویەش، یعنی تۆ ناتوانانی ئەو زەویە بپارێزی لە ڕقبوون یاخود هەر هۆکارێک کە ژیان نەکردنی تیابێت. لەبەرەوە زەوی تەنها شوێنی مرۆڤەکان نییە، شوێنی هەموو ئەو زیندەوەر و مشەخۆر و هەموو ئەو شتانەیە کە ڕۆح لەبەرن لەسەر ئەم زەویە. بە تەنها مرۆڤ بەرپرسە لەوەی کە بتوانێت بیپارێزێت. کاتێکە زەویەک ئەسووتێت تەنها سووتانی ڕووکەش نییە، بگرێت و هەموو مادە خۆراکیەکانی ئەو زەویە ئەسووتێنی، کەواتە ئەو زەویە ئەبێ بێتە زەویەکی بێپیت بۆ بەرهەمەکانی داهاتوو وە سەوزکردن هەر شتێکی تیا سەوزکەی سەوز نابێ، چونکە پتێو نەتەوێت یعنی ئەگەر هەر بۆ تۆنێک لە پوش و پەڵاش بسووتێن بەلایەنی کەمەوە 6 کیلۆ نایترۆجین لە ناو ئەبەیت و 3 کیلۆ فۆسفۆر لە ناو ئەبێ کە ئەمانە هەمووی خۆراکی زەوین، هەروەها بەلایەن کەم 25 کیلۆ پۆتاسیۆم تۆ لە ناو بێ، کاتە ئەو خاکە بە کەڵکی ڕووەکی تر نایەتیایە بژیان بە کەڵکی ئەو زیندەوەرە سوود بەخشانە نایەت کە لەسەری بژین. لەبەرەوە ئەمە زیانەکەی زۆرترە، هەروە ئەو زەویە ڕق ئەبێت تۆ ناتوانیت کە سووتان ناتوانی پارێزگاری شێ و هەروەها دانەوەی هەوا و ئەو شتانە کە پێویستە بۆ خاکەکە ناتوانانی ئەوانە بپارێزیت. لەبەر ئەوە کە هەر سووتانێک بزانە چەندین زەرەری بەدواوە. ڕاستە لاوانە بێ بڵێم ئەو جوتیارە یاخود ئەو شەخصە هەوڵی پاکردنەوەی شوێنەکەی ئەیە، بەڵام بیل لەوە ناکاتەوە بەرهەمی ساڵی داهاتووی وێران ئەبێت. خۆی سووتان با بڵێن کە ئەڵەی سووتان کارێکە کردارێکە کە پێویستی بە ئۆکسجین و مادە و گەرمی هەیە. لە هاوینی شعادەتەن پلەی گەرما بەرزە بێتەوە کاتە ئێمە گەرمیەکەمان هەیە و هەر مادەیەک دەرەجەی سووتانی خۆی هەیە. تۆ بۆ نمونە شوشەیەک فڕێیتە ناو باخێکەوە لاوانە بێت تیشکی خۆر لێ ئەیا دەبێ بە زەڕەبین و ئاگرپەیە ئەبێت یاخود جگەرێک یاخود هەر شتێک بەدەستی ئەنقەز بێت یاخود بە ئەنقەز نەبێت کە هەتۆ هەڵەیتە ناو سروشتێکەوە ئەو پوشە یەکسەر گڕ ئەگرێ ئامادەیە بۆ گڕگرتن لەبەرەوەی ئۆکسجین هەیە و مادەکەشمان هەیە، تەنها پێویستی بە گەرمیەکی
پێویستە کە دەرەجەی سووتان بێت لەبەرەوە ئاگرەکە زیاتر تەشەناکا لە هاوینە لەبەروی گەرمێ پێویستەکەمان هەیە ئۆکسسیجینیشمان هەیە و مادەکەش پوشە ینی زۆر بە ئاسانتری گڕ ئەگرێت وەک لەوەی کە لە زستانە ویان لە وەرزەکانی ترە ئەمە هۆکارێکە و هەر وها ئەبێ هۆشداری بدرێت بەڕاستێکی هۆشداری بدرێت لەوەی کە خەڵک ئەبێت زیاتر بەرپرسیارانەتر مامەڵە بک لەگەڵ ژینگەیە چونکە ژینگە مڵکی هەمووانە مامەڵەکردن لەگەڵ ژینگەیە ئەبێ بە دروستی بێت و تەنانەت هۆشداری بدرێتە براجووتیارەکانمان نابێت ئەو شوێنەی کە زەرعاتێکی تیاەکەن دوای پوش پەڵاشەکەی بسووتێنن چونکە بۆ ساڵی داهاتوو بەرهەمەکانی خۆیان بێپیت ئەبێت هەوڵ بن زیاتر کێڵان بکەن بە عادەتی خۆیان نەک سووتان کێڵان ئەگەر تۆ زەوێکە بکێڵی باشترێکە وەگلۆی بیسووتێنیت و هەموو بەرهەمەهین هەموو مادە خۆراکیەکانی ئەو خاکە بمرێنیت ئەبێ لایانی پەیوەندیدار بەرپرسی یەکەم بێت لە گرتنی ئەو کەسانە و سزادانیان لە هەموو دنیا پاداشت و سزا هەیە منە کە دارێکە ڕوێنم بۆ دەستخۆشیم لێ ئەکرێت کە با ئەیسووتێنم با سزا بدرێم لەبەرەوەی سزاکان ضرورێ عنی بە تایبەتی لە ڕووی ژینگەیەوە سووتانەکان مڵکی ئەو شوێنانەی کە سووتێندرێ مڵکی گشتیە کەواتە بە شێوەیەک تەعاملی لەگەڵا کرێت وەکو جەریمەیەکی کردبێ بەرامبەر بە مڵکی گشتی یان پێویستە بەرپرسان و یاخود کەناڵەکانی ڕاگەیاندن هەر هەموو ئەو کەسانەی کە لەو بوارەدا ئیشەکەن کە ئەچن بە دوای بۆ نمونە کەیسێکە کەیسی سووتانی شاخێکە یاخود شوێنێکە دوای ئەوەش بە دوای ئەو کەیسە بچن بزانن گەیشتۆتە چوو ئەو کێ گیراوە لەسەری کێ سزا دراوە لەسەری و سزاکانە بێت تونتر بکرێتەوە بۆ ئەوەی بەرپرسیارانەتر مامەڵە بکەین لەگەڵ ژینگەیە و هەروەها پێویستیشمان بەوە هەیە ئێمە لە مناڵەکانمانەوە دەست پێ بکەین دەست پێ بکەین پەروەردەیەکی جوانی ژینگە دۆستیان پەروەردە بکەین بۆ ئەوەی بۆ داهاتوو خۆیان گلەیمان لێ نەکەن کە ئێمە زەوێکمان بۆ بەجێ هێشتون بێپیت و بێبەرەکەت بێ پاراستنی شاخەکان ئەرکی هەمومانە مڵکی گشتیە لەبەرەوەی سروشتێکە جوانی ئەو شارە یاخود جوانی ئەو ناوچەیە بەو شوێنەوە بەستراوە من نازانم بەڕاستێکی ڕخنم هەیە لەسەر هەر هەموو ئەوانەی کە ئیش لەسەر ئەو پرۆژانە ئەکەن چونکە پاراستنی شاخەکان ئەرکی هەمومانە با بێت ئەو ئەگەر هەرکە هەر سەرمایەدارێک بیل لە ئاوەدانکردنەوەی سلێمانی و یاخود هەر شوێنێکی تر و جوانترکردنی ئەو شوێنە ئەکات با بچێت لەو شوێنانەوە دەست پێ بکات کە دەشتاین کە شوێنێکی فراوانترن بۆ نمونە باشووری سلێمانی دەشتایەکی ینی بڵین شوێنێکە زەوێکی فراوانە ئیش لەسەر ئەوەکرێ نەک لە شاخەکانە تۆ بدانیشی شاخە ڕوخێنی دراستە سیمایەکی جوانەی بە شارەکە بەڵام بۆ کۆمەڵی کەسە لەبەرەوە من لەگەڵ ئەو ڕائیان نیم ئەگەر جوانیش بێ چونکە ئەبێ هەوڵ بین ئەبوو یعنی لەوەتەی ئێمە با بڵێن حکوومەتی کوردی هەیە دەستمان بکردا بە سەوزکردنی شاخەکان من بۆ خۆم هەزار نەمام لەسەر شاخی گۆیژە ڕوان دوای چەند ساڵی کە ئەتوانم ئەوە دووبارەکەمەوە بەڵام ئەبێت ئەوەی کە بۆ نمونە بەرپرسیارە لێی لەگەڵما هاوکار بێت نەک بەتەنها من بچم و ئەوان بیسووتێنن یاخود بیڕوخێنن یاخود دەری بێنن هەر شتێک لەوانە لەبەرەوە ئەرکی هەمومانە پاراستنی و بەڕاستی پرسی ژینگە حەقە بکرێتە پرسێکی سەرەکی پەروەردەیی بۆ هەموو تاکێکی کۆمەڵگا لەبەرەوەی هەر هەمومان بەرپرسین کە لەسەر ئەم زەوەین بەرپرسین بەرامبەر بە تێکچوونی ژینگەش خۆ دەزانی کە تێکچوو ژیان لەو شوێنە نامێنێت هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە هەموو ڕووەکانی ترەوە ژیان تایە ئەستەمە بێ